ماوەیەکە باڵا هەواڵگریەکەی پارتی لە درێژەی هەوڵەکانی بۆ ئاڵۆزکردنی بارودۆخی کوردستان و چاواشەکردنی هاوڵاتیان و بەلارەدابردنی پرسەکان لە ڕێگەی میدیا سێبەرە هەواڵگریەکانیەوە هێرشێکی ڕێکخراوی بۆ سەر کۆمەڵی ئیسلامی و سەرکردەکانی دەست پێکردووە. باڵا هەواڵگریەکەی پارتی دەیەوێت لە ڕێگەی ئەم هێرش و تۆمەت و درۆیانەوە وای دەربخات کە کۆمەڵی ئیسلامی کێشەی کەسی و حزبی هەیە و داکۆکیان لێ دەکات و گوێبا پرس و کێشەکانی خەڵکی نادات. بەڵام ئەم هەوڵانە نەزۆکە و هەرزوو دەستەکەیان لای هەموو لایەک کەشفە بۆ پێی کۆمەڵی ئیسلامی و سەرکردەکانی سەلماندویانە کە ئەوان کێشە و گرفتی کەسی و حیزبیان لەگەڵ هیچ کەس و لایەنێکی دیکەدا نییە، بەڵکو نەبوونی حکومڕانێکی ڕەشید و گەندەڵی و دزی و قاچاقچێتی دەواازە سنوورەکان و دۆخی خراپی هاوڵاتیان خەمی سەرەتا و کۆتایی کۆمەڵی ئیسلامیە. پەیج و ماڵپەڕ و دەستگا میدیای یاسی خوڕیەکانی پارتی لە ڕێگەی کەسانێکەوە کە نەکەس دەیان ناسێت و ناتەکێتی سیاسیان هەیە قسە و تۆمەتی بێمانە ئاراستی کۆمەڵی ئیسلامی دەکەن بۆ ئامانجەی بۆ تۆمەت و درۆیانەیان نێوبانگ دەربکەن. لە هەموو ئەمانە سیرترەوەیە لە دوایین هێرشی بێبنەمای باڵا هەواڵگریەکەی پارتی کۆمەڵی ئیسلامی با تیرۆر تۆمەتبار دەکرێت لە کاتێکدا هەمووان باش دەزانن ئەوە کێ و سەرکردەکانی کام لایەنانە بوون کە بازرگانی نەوتیان لەگەڵ داعشدا دەکرد. باڵی هەواڵگری پارتی دەیانەوێت کێشەی کۆمەڵ لا دژی ناداتپەروەری و گەندەڵی بکەنە کێشەی کۆمەڵ بۆ بەرگریکردن لە سەرکردەکانی بێئاگا لەوەی سەرکردە و ئەندامانی کۆمەڵ بەشێکن لەو خەڵکە ستەم لێکراوە و شەڕی کۆمەڵ و سەرکردەکانی لاگەڵ هەر دەسەڵاتدارێک داکۆکیە لاقوت و موچە و مافیا وڵاتیان و دژی هەر ستەمکار و گەندەڵێکە. لە ماوەی ڕابردووشدا هەمووان بینیویانە لە هەر کوێستەم لێکراوێک هەبێت کۆمەڵی ئیسلامی لەوەیە، وەک ئەمیری کۆمەڵی ئیسلامی دەڵێت لەگەڵ حەقی هەموو کەسێکداین و دژی ناحەقی هەموو کەسێکیشین. چەند بەڵای بەسەر هاتوون لە ئەنجامی ماوەتەوە بڵێن کوردەواری وتەنی لەشکە تەڕ بوو لە بارانێ ناترسێت. کۆمەڵی ئیسلامیش باکی با تۆمەت و درۆی هیچ کەس و لایەنێک نییە و بە مێژووی خۆی و سەرکردەکانی شانازی دەکات و ئەگەر دادگایەکی دادپەروەرانەش هەبێت قولی ڕەش و سپی دەردەکەوێت و دەسەلمێت کێ لە ژێرناوی دیموکراسی تیرۆر دەکات و وەک گورگ لە پێستی مەڕ خۆی شاردوێتەوە.